کوردانی خۆراسان کۆمەڵێک تایبەتمەندی زۆر جیاواز هەم لە زاراوە و لا گفتوگۆکردن لە جلوبەرگ و کۆمەڵێک تایبەتمەندی تر کە بێگومان گرنگە هەر کوردێک لە شوێنێکی دنیا بێت بەشێکی تر لە کللتوری خۆی بە شێوازێکی جیاوازتر بناسێت. لە ئێستا بە خۆشحاڵیەوە پێشانگایەکی فۆتۆگرافی بۆ بڵین کوردانی خۆراسان کە تایە بەشێک لە کللتور و لە جابوونەریتی کوردان لە نێو خۆراسانیشە لە ڕێ پێشانگاکەوە کە لە ناوەندی حەوت ڕەنگەوە کراوەتەوە لە شاری سلێمانی تایبەتە بە یەکێک لە فۆتۆگرافەرە هەرە دیارەکان کرایەوە. بەڕێوەبەرەتی هونەری شێوەکاری سلێمانی و ناوەندی حەوت ڕەنگە پێشانگایەکی فۆتۆگرافی تایبەت بە کوردانی خۆراسان دەکەنەوە کە سەرجەم فۆتۆکان لەلایەن فۆتۆگرافەر ئیبراهیم سادقیەوە چرکێنراون. اولین نمایشگاه من که لس سلیمانی برگزار دکم که نمایشگاه عکسی من جا رسم و رسومات کرمانچه خراسان شمالیه و جا زندگی و عشایری و آتشدارانه. نمایشگاه عکسی که من لف سلیمانی دانیه کل جا دعاتین کرمانچه جا زندگی عشایر منطقه خراسان شمالیه و بحث و نمایشگاه که لحظه سلیمانی همدانی مخصوص فرهنگی خواه و مراسم آینی سنتی خواه لخلق ناسکرن بینی که جماعت دنیا جی بزانن که لخراسان جی کرد هنه کرمانچ هنه لفرهنگی ما این سنت و نانچکرن و زندگی عشایری این پایداره ولی کسی نزانیه لخراسان لشیوان بوجنورد قوچان کرد هنه کل کرد و کرمانچ زندگی کنه سامورا پر مهمه که فرهنگ کرمانچ خراسان شمالی به اومد گشت جماعت سلیمانیه و گشت جماعت جهان ناسکرم بهم که آقا فرهنگ کرمانچ ما با اصالت و سنت و فرهنگ هین ماندگاره جبیر نوه فقط و کرمانچه که جبیر رو ناودنگ کرمانچه که خراسان که بلاونه جبیر رو که کرد هنه ولی فرهنگ و اصالت کردی خراسان هین بجایه.